مەلا شتی ناوێت تۆ ڕازی دەست ماچ کەوتەوە سڵاتان لێ بێم ئەمڕۆ دەوری بگوزداوە بینێ ئەمە ڕاستی نییە؟ تەنها چالاکیەکە ڕێکخراوی بێلە کە هەڵسایم بەم چالاکیە کە ئەم فیسیڤالە تایبەتە بە شایەکەی بناویلە کە حەوشەوە حەو ڕۆژ بووە. ئەی خۆتان پێش لە ژێنی واقع زاواستان کردووە؟ نەوەڵە تۆش؟ بنێکن بەڕاست بەخوا جارێ نازانی من خەسوویم لێرە لە چالاکیەکە تۆ خەسوویەوەی ئەوە من لێسا کچەکە پێشکەش کردی بە گەورەی خوا بەڕاستی گویانێ بە حەقی خوا ڕاز دایکەوەم بۆ لێرە چاریەکیتان ناوێت؟ لێسە و چار یەکتریمان ناوێت وەختی خۆی تۆ زەڕەکان لێک بوو ئەوە هەبوو بەخوا شەڕەتفەنگیشی تیا بووە تۆ یەکشم پێ بڵێ یەک باشە خۆ کەستا زەواستان نەکردێتی بووە خەڵک هاتووە و قەرەباڵغی وایە ئەمە ئێمە دەمێکە برادرین 4-5 ساڵ لە برادریەکی نابێ نابێ؟ مەلای پەیاکەن مەلای پەیاکەن مەلا شتی ناوێت تۆ ڕازی دەست ماچ کەوتەوە من لە حاستی ئەوە شتانە ڕازی مەرەوەڵات تەواو دەیڵە دەی بەخوا هەلهێلە نازانم ئەمە ڕەفیقیەکەین هەوڵەدەم تۆ خۆ بە دەمایکی زەواج من وەڵی تە قسمەت لای ئیلاهیە بزانین کەی ئەیکا بە قسمەتمان سەگەم تاقەت تێدەی دیە وەڵا خۆ خۆشە ئەی تۆ بەنیازیکەی بەنیازم جارێ بەنیازم بیرم لێ نەکردەوە هەستە بڵێن لێەوە هەر بیرم لێ نەکردەوە من تازە بڕیاری خۆم ماوە قفڵ مسڵنیە من بەتەمام تۆ بەتەمای بەتەمام ئەگە لە دوای مالیتت چەنە؟ من تەمەن نییەنی بێ بە فرنە وەڵای کەفی گەنجم زارەبی من ناژێرترم پێنج نەوەڵان نەو شەشەوە نێو شەشی نەوەتەکان ئەمە خوشکی زاوایە؟ ئەمە خوشکی زاوایە بۆی ئەوە بە مۆڕۆسەی دەکردی ئاوا هەل لە ئێستەوە دوشەمارەکەمە چی هەیە بۆ بووکەکەتان؟ وڵایی دەستخۆشی لێ یەکەم و لێستا خۆشمێت و لەگەڵی ئەو ناکەم یعنی شۆڕی لەگەڵ ناکەم لەگە براکەم باش بێت و ئەگە باش نەبوو باش نەبوو تەڵاقێ شەمێ بەخوا قش بەسەرتانەوە ناهێڵە بەخوا ئەمە ڕاستی وایە بەرگەی دوو ڕۆژمانناگە خەسومایەکێکمانێکمانە کوشت ناگوجێ بەیەکەوە ئەمڕۆ چالاکیەکە چییە بەنیازن چی بکەن؟ دەستوری کوردەواری کە بووک بە ئەسپەوە هاتووە دەهۆڵ و زڕنا هەڵپەرکێ بەتەمای ئەوانە پێشکەش بین کەی دەست پێەکەن؟ تقریبی نیو ساعتێکی تر بەس بیان؟ بەڵێ باس بێن؟ بەڵێ وەڵامی بۆ خۆیان من ڕەشمەکە یەگرم ڕایەکێش سەر ناکەی سرم ناخالەکە خۆیان